ئێمە ئەمڕۆ سەبارەت بە لابردنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتاران حەوت فراکسیۆنی پەرلەمانی کوردستان یاداشتێکمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کردووە. لە یادەشتەکەدا ئێمە ئەو حەوت فراکسیۆنە داوامان کردووە کە پەرلەمانی کوردستان لە کاتێکدا کە هەرێمی کوردستان بە دۆخێکی قەیراناوەدی تێدەپەڕێ، قەیرانی داراییمان هەیە، قەیرانی کێشەی پەیوەندیەکانمان هەیە لەگەڵ عێراق و کۆمەڵێک قەیرانمان هەیە، لە قەیرانی مووسەمان هەیە، مووچەی هاوڵاتیان، ژیانی گوسەلانی هاوڵاتیانمان هەیە. پێویستە پەرلەمانی کوردستان لەم بارودۆخەدا خەم لەم قەیرانانە بخوا و ئەم کێشانە چارەسەر بکات. بۆیە داوامان لێ کردووە کە تەرکیز بخاتە سەر چارەسەرکردنی ئەو قەیرانانە، نەک پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان خۆی ئەویش دیسانە کە قەیرانێکە دروستکە و درزێک بخاتە نێوان فراکسیۆنەکان و لایەنە سیاسەکانی پەرلەمانی کوردستان. ئێمە داوامان کردو بەڕاستی بە هیچ شێوەیەکی و بابەتی پارێزبەندی هیچ پەرلەمانتارێک هیچ دانیشتێکی پەرلەمانەوە، چونکە بەڕاستی ئەوە مانای بێدەنگکردنی پەرلەمانتارە و پەرلەمانتار کە نوێنەری خەڵکە پێویستە قسەی خەڵک بگەێنێ، معانات و ئێشوژانی خەڵک بگەێنێ و بەرگری لە مافەکانی خەڵک بکە. ئەمە مانای بەڕاستی بێدەنگکردنێتیە. ئەگەر باسی مادەی 24 دەکرد لە پێڕێوی نێوخۆی پەرلەمانی کوردستان، پەرلەمانی کوردستان پەرلەمانتار ئازادە لە قسەکردن و لە ڕادەربڕین و لە گەیاندنی معانات و کێشەکانی خەڵک و تەنها لە کاتی تاوانێکی کەتندا پارێزبەندی لێوەردەگیرێتەوە، نەک لە هەر زۆر سکاڵایە کە بکرێ و یەکسەر داوای لابردنی پارێزبەندی لە پەرلەمانتاری کوردستان بکرێتەوە. ئەگە بەیانی ئەو خراە بەرنامەکان هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵچی دەبێت. وەڵام ئەمە بێگومان دژینی و دژی لابردنی پارێزبەندی سەر هەر پەرلەمانتارێکین و ئێمە نەکرد ئێمە دیار ئەو حەوت فراکسیۆنێک کە ئەمڕۆ واژومان کرد و دژی ئەم پرۆسەیەن ئەگەر بەیانی بخێتە بەرنامەی کارەوە.